گەیاندنی گرفتی هاوڵاتیان و پەیامەکانیان لە قەزای سۆرانەوە لە ڕێگای کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی و ڕاشکاوی لە ئامانجەکانی ئێمەیە. گەیاندنی گرفتی هاوڵاتیان و پەیامەکانیان لە قەزای سۆرانەوە لە ڕێگای کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی و ڕاشکاوی لە ئامانجەکانی ئێمەیە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران. بەناوی خی گەورە و میهرەبان، دیارە ئێمە وەک ڕۆژێکی ئاسایی بۆ کاری ڕۆژنامە نووسیمان ئەمڕۆ چوین بۆ ناحیەی هەریر. دیارە لە ناحیەی هەریر ئەمڕۆ گربوونەوەیەکی هاوڵاتیان هەبوو دژەوەی کە مامۆستایەکی ئاینی لە وتاردان لەلایەن وەزارەتی ئەوقافەوە لە وتاردان لادرابوو. هاوڵاتیان بەمە ناڕازی بوون و گربوونەوەیان لە بەردەم مزگەوتەکە ئەنجامدا، بەڵام ئەوەی جێگای داخە ئاسایشی ناحیەی هەریر بە شێوەیەکی زۆر ناشرین و دوور لە یاسا مامەڵەی لەگەڵ ئێمەی ڕۆژنامە نووس کرد و سوکاتی زۆر و قسەی ناشیابی زۆریان بە ئێمەی ڕۆژنامە نووس کرد و هەروەها موبایل و کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانیشمان و ئۆتۆمبیلەکانمان لەلایەن ئاسایشی هەریرەوە دەست بەسەر کرا. ماوەی 2 کاتژمێر ئێمەیان دەست بەسەر کرد و دواتر ئێمەیان ئازاد کرد. بەڕاستی لە زۆنی زەرد کاری ڕۆژنامە نووسی زۆر قورس بووە و ئازادی ڕۆژنامەگەری لەژێر پرسیاردایە لە ئێستادا. بە تایبەتی هێزە ئەمنیەکان مامەڵەیەکی خراپ لەگەڵ ڕۆژنامە نووسان دەکەن و دوور لە یاساکانی ڕۆژنامەگەری کەوا ڕۆژنامە نووس ئازادە هەرگربوونەوەیەک یا هەر خۆپیشاندانێکی جەماوەری کەوا هاوڵاتیان پێ هەڵبسن ئەتوان ڕووماڵی بکەن، بەڵام لێرەوە ئەم ڕێگریە لە ڕۆژنامە نووسان ئەکرێتن.